سپاسی هەمەوە بە ڕێزانە دەکەم چەوەی بە خەمێک ئەوەی بە تەلەفۆنێک هەوڵیدا و لە خێمی ئەم وەزعدا بووە. الحەمدولیلا ئەم شەو هاتووینەوە و گرتنی ئێمە و چۆنیەتی و کەیفیەتی ئەم بابەتە لە کاتی خۆیاتی پێویست بێ باسی دەکەین. گرنگەیە هەر هەواڵێک بە هەوادار و دۆستان و خۆشەویستان و هاوڕێیانی خۆمان بگەێنین. سپاس بۆ خوا ئێستا ئێمە لە ماڵەوەین و نەناو دۆستان و خۆشەویستانی خۆمانین. دیارە دەستگیرکردنی من یعنی شتێکە لە سەروی قانونەوەیە، لەبەرەوەی من خاوەن حەسانە منداڵ ئەنجومەنی پارێزگام. بەشداریکردنی ئێمە لە خۆپیشاندانەکان بەنیەتی خێر بووە، مەبەستی ئێمە تێدا ئەوە بووە کە نەهێڵین هیچ گرژیەک لە بینی هێزەکانی ئاسایش پۆلیس لەگەر هاوڵاتیانە دروست بێ و لەو سێ ڕۆژەش کە بەشدار بووینە تەنها هەدەفەکەمان ئەوە بۆ کۆمەڵی خەڵکمان ڕزگار کردو لەوەیکەوە نەهێڵین پێکدادان ڕووبدا و یاخود ئەشکەنجە و ئازار نەدرێن. ئەوەی بزاتیش لەسەری گیرە دقەی یەکەمی گەویشتنم بەناو خۆپیشاندانەکان بوو، نەگەویشتمە خەڵکەکە گەنجێک درابەر لێدان و شەق و ئیهانەکردن من خۆم پێدادا و ڕزگارم کرد لە دەستیان. لە جیاتی گەنجەکە منیان ڕاکێشا کە تو ئەندامی ئەنجومەنی بۆ لێرە ئاوا دەکەی و ئاوانەکەی ئیتر تەفاسیلی تر حەز ناکەم لێرە ئاماژە پێ بکەم دواتر لە کاتی خۆیان ڕوونکردنەوەم دەبێتن. بەس گرنگ ینی دەستگیرکردنەکەمان لەسەرەوە کە دیفاعمان لە خۆپیشاندان کردووە لەو خەڵکێک کە مەسەلەن داوای مافی خۆی کردووە، کۆمەڵێک ئازار و ئەشکەنجە تووشی بووە نەمان هێشتووە، هەوڵمان داوە ببینە پەرژینێک بۆ ئەوی نەخۆ پیشاندەران شتێک بکەن خوا نەخواسە لەگەڵ هێزەکانی پۆلیس و هێزەکانی ناوەخۆ تووشی گرژی و پێکدادانێک بن. ئەمە ویستمانە دایمەن ئەم پەرژینە بین لەو نێوەندەدا. سوپاس بۆ خوا ئەگەر لێدان بە ئێمە دەکەوێت یان هەر ئێش و ئازارێک بە ئێمە دەکەی گرنگەوەی خەڵک تێیدا ینی لە بارێکی ئاساییدا بێ و تووشی ئەشکەنجە و ئازار نەبێ. ئێمە کێشەمان نییە، لەبەرەوەی ئێمە نوێنەری خەڵچین دەبێت قبوڵی هەموو شتانەش بکەین.